بۆ چۆپی دەستی دایک شەهیدەکانمان، بۆ ژن، بۆ ژیان، بۆ ئازادی. ڕۆژانە لە مەیدانین و شەوانە بیرمان لە چۆپیەکەی دەست دایکمانە. بۆ چۆپی دەستی دایک شەهیدەکانمان، بۆ ژن، بۆ ژیان، بۆ ئازادی. ڕۆژانە لە مەیدانین و شەوانە بیرمان لە چۆپیەکەی دەست دایکمانە. گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە 9/1400 هەتاوی. ئازیزان، بەرنامەی ئەم شەومان بە دوو بەش پێک دێن کە بەشی یەکەمی وتوێژێکە لەگەڵ بەڕێزان هاوڕێ گەلاوێژی ڕوستەمی ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها هاوڕێ ئەوینی مستەفازادە وتەبێژی ڕێکخراوی هەواڵنێری کورتپا. بەشی دووەمی وتوێژەکەمان لەگەڵ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنە ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵەیە کە سەبارەت بە ڕووداوەکان کە ئێستا لە ئێران و کوردستان لە ئارادایە. فەرموون لەگەڵمان بن. هاوڕێ گەلاوێژ، ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس، هەموو کاتێکتان باش، ماندوو نەبن. سپاستان دەکەم. سڵاو هەیە بۆ ئێوە و هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ. هاوڕێ گەلاوێژ، هەروە خۆتان نەزانن وردە وردە ناڕەزایەتیەکان دەست پێ دەکاتەوە، مانگرتنەکان خەریکە پەرە پێگرێت، وەکو مانگرتنی کامیۆنداران. پێتان وان نییە کە ئەم مانگرتنانە کە لە ئارادایە زیاتر نیشاندانی ئەوەیە کە فعالیەتی سەندیکایی و تەشکیلاتی کرێکاران باشتر دەبێت؟ بێگومان وایە ئەوەی کە تا ئێستا زیاتر لە 70 و چەند ڕۆژ گوزەراوە لەو ئاخێزە ئێستادا لە سەرتاسەری ئێراندا، نە تەنیا هەر لە ئێران بەکو لە دەرەوەی ئێرانیشدا، لە وڵاتانی دەرەوەی ئێرانیشدا بە ئێمە بێپسانەوە ئەم ئاخێزە، ئەم ئێعتسابات و ئێعترازات و مبارزات و ئاکسیۆن لە دەرەوە بێپسانەوە ئیدامەی هەبووە و ئەو ماوەیە کە ئەم ئێعترازاتە بووە تەنیا مەسەڵەن جێگا خاڵیەکی کە ئێمە دەمامی گشتمان هاتنە مەیدانی کارگەرانی سەنعەتی و کارگەرانی مەسەڵەن کامیۆندارەکان و بەشەکانی تر بوو کە خۆشبەختانە لەو هەفتەی ئەخیردا زۆربەی هەرە زۆری کامیۆنداران تقریباً لە 80% لە ئوستانەکانی ئێران دەستیان داوەتە ئێعتساب و ئەم ئێعتسابە وەکو ئێعتسابەکانی پێشتر نییە. گەرچی لە ماوەی 43 ساڵدا کرێکاران بە درێژایی مێژووی حاکمیەتی نەگریسی کۆماری ئیسلامی هەمیشە لە مەیدانی مبارزەدا بوون، ئێعترازیان کردووە، داوای حەقدەستی زیادیان کردووە، داوای مافە ڕاواکانی خۆیان کردو کە لەلایەن سەرمایەداران و کافەرماکان و کۆماری ئیسلامی پێشێ کراوە و بۆ ئەوەش قوربانی زۆریان داوە. بەدایان فعالی کاگەری لە زیندانەکە بە ساڵهای ساڵ لە زیندان شکەنجە کراون. کۆماری ئیسلامی بیستوویە ئەم ئێعترازاتە سەرکوت بکە، بەڵام خۆشبەختانە ئەم ئێعترازاتە ئەمڕۆ بە شێوەیەکی سەرتاسەریتر بە خواست و مەتالباتی تەعەڕوزی تر، نەتەنیا خاست و مەتالباتی سینفی بەڵکو خاست و مەتالباتی سیاسیش هاتوونەتە مەیدان کە ئەمە پێم وایە زۆر زۆر دڵخۆشکەرە، ئومیدبەخشە بە باقی ئەو چین و تۆژانێک کە لە خیابانەکاندا لە ئاینی مبارزەدانا. ئەمە هێز دەبەخشێ بە ئێعترازاتی خەڵک، ئەمە ئومیدیان پێ دەبەخشێ و هەروەها لەلایەک ئومید دەبەخشێ بە هێزی شۆڕژێر و خەڵکی محتەرس لە خیابانەکاندا، لەلایەکیش تۆک دادنێ بە کۆماری ئیسلامی.
واقعا اقتصادی ئێرانیە بەدەست چینی کرێکارەوەیە. ئەگە کرێکار مثلا نەفت تۆلید نەکە و شێڕی نەفتەکان بەبەستێ و کاگەرانی کامیۆندارەکان حمل و نەقل نەکەن، اقتصادی ئێران فەلەس دەبێت. اقتصادی ئێران، دارایی ئێران لە بەرهەمی خودی و کرێکارانە بەدەستیە. ئەو دارایش کۆماری ئیسلامی هەومان دەزانین لە ماوەی ئەو 44 ساڵە لە باتیەوەی کە مەسەڵ خەرجی مەسەڵ خەڵکەکەی بکە، دەستمزدی ئەوان زیاد کە بیمەیان بداتێ، خەرجی تەسیزاتی نیزامی و زەڕەتخانە و دەخالەت و ئاژاوەکردن لە وڵاتانی دەرەوەی ئێراندا کردووە، هەروە بۆ سەرکوتی خەڵکی ئێران ئەو مەخارجەی پێکەناوە. ئێستا دەبینی کە مەسەن لەو ماوەی دەکە ڕیزش لە نێو هێزەکانی کۆماری ئیسلامیدا زۆر بە و ئێعترازات وەسیع و سەرتاسەریان و هێزەکانی کۆماری ئیسلامی ماندوون و ڕغبەتی ئەویان نییە، تەمایلی ئەویان نییە، اشتیاقی ئەویان نییە وەکو جاران دیفاع بکەن لە کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی بەدەیان قەت دەستمزدەکانی بردوونەتە سەریان، ڕۆژانە بەسیز دەگرێت بە میلیۆنێکی تمان کە مەسەڵ کرێکارێکی لە شارەداری کار دەکات دەستمزدەکەی یعنی 5 میلیۆن وردەیەکە، لە حاڵێکدا سەبەدی کاڵە لە ئێران زیاتر لە 18 میلیۆنە کە وردە وتە لەوەش زیاترە. هەر پێرێکە خەبەریەوە هات کە شانەیەکێکە ئێستا بە 100,000 توانە، لە زۆرێک لە سوپێرمارکێتەکان بە 120 تا 130 هزار ژێ فرۆشن، بۆ هیچ کرێکارێک ڕۆژی ئەوەندە دەرامەدی نییە کە بتوانێت فقط شانەیەک هێلکە بکرێن. ئەدی خەرجی کرێ ماڵی چۆن بدە، خەرجی ماڵ منداڵی چۆن چێشێ، شاریەی مەدرسەی منداڵەکەی چۆن بدە، چۆن داوا و دەرمانی منداڵەکەی تەهیەکە، نان چۆن تەهیەکە، بەرگ و لیباسیان چۆن بۆ بکرێن. خۆشبەختانە ئەم ئاخێزە ئێستا ئەم احتساباتی کاگەری زۆر ئومیدبەخشە بەهۆی ئەوەی کە یەک سەرتاسەریان دوو لە باری سیاسیەوە، ئەم لە باری سنفیەوە زۆر تەعارضیە تر بە وعدەی درۆینی کافەرما و دەوڵەت ناخشێتەوە. بۆ نمونە یەکێک لەو خاستانی کە هەیەە ئەوە قەراداتهای مۆوەقەت بکرێن بە قەراداتهای ڕسمی. ئێمە هەموومان دەزانین کە دوای لیبرالیزم کە مەسەڵەن هەموو کارخانە و کارگاکان خصوصی بوونەوە، زۆربەی قەراردادەکان بوونەتە پەیمانکاری و مۆوەقەت، بۆەوەی کە مەسەڵەن دەستی کرێکار ببەستن کەسبەینە نەتوانێت لە احتسابک و اعتراضێکدا بەشداری بکە، دەڵێ دەترسی ئیخراجکردن، ئیخراجش بە مانای برسێتی و هەژاری خانەوادەکێتی تەبەقەی کاگەران یعنی مەحروم کردوکە نەوێرە دەست بۆ اعتراضات و اعتصابات و مبارزە بەرێن، هەر بەوەندە کارەشی ڕازی بێ. بەڵام قەراردادی ڕسمی و دایمی ئەمە دەستی چین کرێکار ئاوەڵا دەکاتەوە کەسبێنێ بۆ خاستەکانی خۆی بەبێ نیگەرانی لە ئیخراج و بەبێ نیگەرانی لەوەی کە نەتوانێت بچێتەوە سەرکار و هەموو هاوکارەکانی لەگەڵی یعنی هاوفکرن یەکجێ دێنە مەیدان. ئەمە ئەم شۆڕشە ئەم قیامە دەباتە قۆناغێکی تر بەرەو پێش دەچێ، هەروەها پاشەکشش بە کۆماری ئیسلامی دەکات. یعنی احتساباتی کاگەری دەتوانین بڵێن کە ستونی فقراتی ئەم قیامەیە، بەبێ حزوری ئەوان احتسابات و اعتراضاتی وەسیع و سەرتاسەری ئەوان ئەو شۆڕشە ناڵم شکست دەخوا، بەڵام سەرکەوتنی بەڕێک چەتونتر دەبێت، مشکلی بۆ دێتە پێشیان. جمهوری ئیسلامی پشتی ناشکێ لەبارەی اقتصادیەوە، دەستی ئاوەڵاتر دەبێت بۆ سەرکۆب. خۆشبەختانە ئەمە موژدە بەخشە، ئەمە ئومید بەخشە، ئیلهام بەخشە بۆ باقی بەشەکانی تری کۆمەلگا کە بە پشتیوانی چینی کرێکار ئەم ئینقلابە دەباتە قۆناغێکی تر بە کۆماری ئیسلامی لە زۆر بابەتەوە تووشی زەبوونی و شکست دەکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێگەلاوێش خۆتان زان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا فایلێکی دەنگی هەروە بڵتونێک کە ئێمڕۆ لە شەبەکەکان دیمان لەلایەن گروپی هەکەری بلاک ڕیڤاردەوە کە خەبەرگوزاری فارسی هەک کردووە بڵاو بووەتەوە. لەم فایلانە کە بڵاو بووەتەوە سەرانی ڕژیم خۆیان باسییان لە اعتسابات کردووە، وتیانە لە چاران و بەتایبەت لە شارەکانی کوردستانە 90% اعتسابات بووە. بۆ ئەم اعتساباتە ئاوا گوستەردە بوو، فەرقی بوو چی بوو لەگەڵ اعتساباتی پێشووکە لە شارەکاندا دەکران و دەبێ بۆ بەردەوامی چی بکرێت بەڕای ئێوە؟ بەڕاستی کولن هەمە ئەو اعتساباتە هەم ئەم ئاخێزە کە ئێستا لە تەواو ئێران و لە دەرەوەش پشتیوانی لێ دەکرێن، ئەمە یعنی بێزاری و
خەشم و نیفرەتێکە کە لە ماوەی 44 ساڵدا پونگی خواردبەوە. ئێستا بەهۆی ئەو فشارە وەسیایی کە کۆماری ئیسلامی هەم لە باری معیشەتیەوە هەم لە باری ئەمنیەتیەوە لە مەسەلەی گرانیەوە بێکاریە و هەژاری و دەیان موسیبەتی دیکە کە تەحمیلی کردو بەو خەڵکە یعنی هیچ دەرەتانی نەیشتە بۆ ئەو خەڵکە ژیانی خەڵک تەبا بووە. ئێستا ئەم خەشم و بێزاری کە 44 ساڵ بکۆبەوە تەقیوەتەوە وەکو بۆشکەیەکی باڕۆت کە تەواو ئێرانی داگرتووە. هۆیەکەش ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران بە پێی ئامارەکانی ڕسمیش نزیک بە 70% خەڵکی ئێران چەندین قات لەژێر هێڵی فەقردا دەژین. و تا ئێستا ئێعترازات و ئێعتسابات بووە هەر جارێ کۆمەڵێک وعدە و وعیدی درۆینیان پێداون کە هیچیان چارەسەر نەکراون، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ چینی کرێکار مەحرومتر بووە، هەژاتر بووە، فشاری زۆرتر لەسەر بووە. لەباری سیاسی و ئەمنیەتیشەوە ئەمنیەتی زیاتر دەخەتەردا بووە توانێتە زیندان. ئیتر بەوە گەیشتووە ئێستا کولی چینی کرێکار تەواو خەڵکی چەوساوە بەتایبەت بە ژنان و جوانان لەژێر سایەی کۆماری ئیسلامیەوە یعنی جزوی مەحرومترین چین و توێژی ئەم کۆمەلگایان ئیتر هیچ هیوایەکیان بەوە نەماوە کە ئاڵوگۆڕێک یا ڕفۆرمێک لەم دەوڵەتەدا بێتە پێشە بۆ کە وەزیان باشتر بێ. بۆیە بەوە گەیشتونە کە دەوی بۆ خۆیان ڕزگارکەن. دەیان نمونە هەر کەسە مەسەن شتێک دادەنێ دەڵێ ئەگە بتەوێ مەسەڵەن یارمەتی دەری تۆیە ڕزگار چێ تۆ ڕزگار دەکە دەڵێت چاوێک لە ئاوێنەکە ئەو کەسێک تۆ ڕزگار دەکات دەیبینی. یعنی تەنیا خۆتی خۆت بەدەستی خۆت دەتوانی خۆت ڕزگارکەی. خۆشبەختانە چینی کرێکار خەڵکی چەوساوی ئێران بە ژن و بە پیاوە بەوە گەیشتووە کە دەی بۆ خۆیان بەدەست خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن و بۆی کە چارەنووسی خۆیان دیاری بکەن ژیانشی ئاسوودەیان هەبێ هەموو ئەوانە لە گرێویەوەدایە کۆماری ئیسلامی بڕوخێ. بۆیە شعارەکان ڕۆژ بە ڕۆژ تەعەروزیتر سیاسیتر واروە بۆیە سەرتاسەریشە هەموو کەسێ خۆی لەو وەزیەتەدا لەو شعاراندا دەبینێتەوە. هەموو کەس دەزانێت کە خاستی کرێکارێک لە کوردستان یا لە بەلوچستان خاستی هەمان کرێکارە لە تەورێز و لە تاران و لە ئیسفان. هەر بۆیە ئەو پشتیوانی و هاوبەستگی ئەم لەبینی چینی کرێکاردا ئەم لەبینی میلەتەکاندا هاتۆتە پێشێ. ئەمەش پشتی کۆماری ئیسلامی شکاندووە. هەر ئەمڕۆم دانەیەک لە مەلاکان باسیەوەی دەکرد ئەڵەگە کۆماری ئیسلامی بەوە دەنازێک کە دەتوانێت سەرکوب بکە ئەگەر بەقەت مەسەڵەن ئیتحادی جەماهیری شوورەوی 100 ساڵ لەوە پێش زەڕاتخانە و مهماتی هەبێ مادام کە خەڵکی لە پشت نەبێ ئەم قودرەتی نیزامی وەکو بەفر دەبێ بە ئەو ئەمە حقیقەتێکە بۆ خۆشیان پێی بردووە. ئەمەش بەوە پێگەیشتون کە ئێستا ئەم شۆڕشە ڕاوەستانی نییە. کۆماری ئیسلامی ناگەڕێتەوە بۆ 70 ڕۆژ لەمەوبەر. خەڵکی ئێرانیش تازە هیچ ئیمکانی ئەویان نییە کە دوای 70 چەند ڕۆژ خەبات و خوێندان و تێکۆشان تازە بگەڕێنەوە. خەڵک زۆر وشیارە تەشەکول هەیە باوەڕ بەخوا هەیە پشتیوانی و هەمبەستگی لە ناو ئێران و لە دەرەوەی ئێران هەیە. ئەمە یەکەمین جارە کە شۆڕشی گەلانی چەوساوی ئێران و چینی کرێکاری ئێران ئاوا پشتیوانی بینەملەلی لێ دەکرێت لەلایەن دایان ئیتحادیەی کاگەری و هەروە مەسەڵەن کامیۆندارەکان لە دەرەوەی ئێران لە ئوروپا ئەجملە لە سوێدیش پشتیوانیان لێکراوە. ئەجملە حتا وادار دەوڵەتەکانی غەربیش وادار کراون کە بەنەوەیەک لاخەرە دووری بکەن لە کۆماری ئیسلامی و مەزبوون ئەگەر بە زاهیریش بێ دیفاع بکەن لەم شۆڕشە. ئەمانە هەموو نیشانەی نقطە قووەتی ئەم شۆڕشەیە. بۆیە فەرقی هەیە لەگەڵ شۆڕشەکانی پێشوو. تەعەروزیە سەری هەیە پلاتفۆرمی هەیە ئالتەرناتیوی هەیە مبارزەیەکی سینفی و سیاسی و سەرتاسەریە کە هەموو کەسێک کە چەوساوەیە و هەموو کەسێک کە دڵی بۆ ئازادی لێدا بۆ بەرابەری لێدا خۆی لەم ئاخێزەدا دەبینێتەوە و لەم شعاراندا دەبینێتەوە. بۆیەش پشتیوانی لێ دەکرێت و ئەمەش بۆتە هۆی زۆرتر ینی وەلاخستنەوەی کۆماری ئیسلامی زایفکردنی کۆماری ئیسلامی ڕێزێش لە
نیرۆکانی هێزەکانی نیزامی کۆماری ئیسلامی هەروە دمەقاڵێ و قسەی کەس ناخێنێتەوە هەر خاتەمیە دەیبڕێتەوە و تاریکیان دەکە و هانیان دەدا ئەمە تاقیری ئەم خەڵکە دەکە دەڵێ ئەو خەڵکە حەقیرن هاتووەتە مەیدان اختشاشگەرن ئەو جوابەیش هەم خەڵک پێداوەتەوە هەم هێزەکانی خۆیان بۆ خۆیان باوەڕیان پێ نییە لەلایەکیشەوە دەبینی کە ئەو هێزانێکی ئێستا سەرکوب دەکەن لە بیمارستانێکی خودی نیزامی لە ئێران تا ئێستا بەدەیان کەس نیزامی سەکتیان گرتۆ مردوونە دلیلەکە شێوەیە کە کۆماری ئیسلامی ڕۆژێ دوو جار مەوادی مخەدیران پێدەدا مەوادی مخەدیر لە هەموو شەڕێکدا دەوڵەتەکانی سەرمایه‌داری ئیستیفادەی لێ دەکەن کە بۆەوەی کە هێزە نیزامیەکان لە باری ئینسانیەوە هیچ تەخلیە بکرێن وجدانیان ئەزاب نەکەشێ بۆ هەر جنایەتێک کە دەیخۆڵکەن ئەمەش کۆماری ئیسلامیش حتا ئەو کارش بکە سەرکوبی لەوە وحشیانە تریش بکە مادام کە خەڵکی لە پشتنیە هەر ماکومە بە شکەست و ئەو خەڵکە بەهۆی ئەوەی کە یەکگرتوویە و سەرتاسەریە و خاستەکان دەردیان مشتەرەکە و قەباتەکەیان مشتەرەکە سەرکەوتنیان مسۆگەر و حتمیە. بەڵێ هاوڕێگە لەوێش باسی ئەوەت کرد کە چون کۆماری ئیسلامی خەڵک لە پشتینیە سەرکەوتوو نابێ هەر لە ئەم بۆڵتنەی کە باسمان کرد خودی سپا ئاعترافی کردووە بەوەی کە ئەم ئاعترازاتە سەراسەریە و بەردەوام دەبێت نیروەکانی ئێمە نیروی بەسیج زەعیف بوون لە بەرابەری خەڵکە یعنی ئەو ڕۆحیەی زەعیفیە خۆیان لەناو خۆیانە کە باسییان کرا هەتا گفتوگۆیەک لە بینی خامنەی و حەدادی عادڵا بۆ کەوتیە ئەمە ئوسوڵگەرایەکان لەکوێن کە تا ئێستا ناتوونە سەدەنگ ئەی بۆ فقط بۆ انتخابات دەبێ بێنە دەنگ منزومەوەیە کە لەناو خۆیانە ئەو ڕیزشیشە هەیە باسییان لەوە کردووە کە نیمێ لە کۆمەلگا باوەڕی بە حیجابی اختیاریە 14% لە خەڵک باوەڕی بەوەیە کە خەبەرەکانی ینی سدا و سیما سادقە ئەمە بەستمەوەیە کە بێژم کۆماری ئیسلامی خۆی چی ئەزانێ کە جایگا و شوێنی لەناو خەڵکان نەماوە دقیقاً وایە بۆ خۆشیان دەزانن بۆیە ئیتدایانە لە سیمی آخر ئێستا بە دۆشکا و بە ئەسلحەی گەرم تەقا دەکەن لە کەسانی ئەو خەڵکی کە لە تەزاوراتە کە دەستی خاڵیە زۆر بەردێکی بەدەستەوەیە پیان وایە بۆ زۆر دەتوانن خەڵک چاترسیان بکەن و متەوەجهش بوونە کە نەگرتن نەکوشتن بەکارهێنانی ئەسلحە ئەو خەڵکە ناترسێنێ بەڵکو ینی ڕق و کینە و نفرەتی ئەو خەڵکانی سەر بەو دەوڵەتە زیاتر دەکە هەر جارێکە کەسێک لە تەزاوراتەکانە کوژراوە یا جەنازەی لە سەرخانە و لە زیندانەکاندا هاتوتەوە بەدەیان هەزار کەس هاتوونەتە خیابان و ڕژاون شعاری سەرنگونی کۆماری ئیسلامی مەرگ بۆ دیکتاتۆر دەدەن وارووا دەڵێن ڕێگای ئەم جانبەخت کردوانە ون نابێ و ئێمە تۆڵیان ئەستێنەوە کۆماری ئیسلامیش بەوە گەیشتووە هەر بۆیەش تووشی ئێستا پەنا دەبن بۆ ئیسلاح تەڵەبەکان پیان وایە کە ئیسلاح تەڵەبەکان دەتوانن کاری بکەن ئیسلاح تەڵەبەکان چەند ساڵ لەوە پێش فاتحە خوێندرا خودی کۆماری ئیسلامی ئەوەی هاسان کردەوە بۆ خەڵکیش کە مەسەن ئێستا خەڵک 4 ساڵ لەوە پێش هەرەندا ئوسولگەرە ئیسلاح تەڵەب یە تەمومێ ماجەرا ئەو ماجەرەوانە تەواو بووە خەڵک هیچ تەوەهومێکی نەماوە یعنی بەدەیان کەس بە سەدان کەس کە مەسەن من بۆ خەڵک ئیرتباط مابووە لە دەرەوەی کوردستانش لە ژن لە پیاو لە دەرەوە هیچ تەوەهومێکیان نەماوە زۆر ئومیدەواریشن کە مەسەن ئەم دەوڵەتە حتمەن دەڕوخێن بەڵام زمانی دەوێت دەبی کاری بۆ بکەی ئامادەکاری بۆ بکەی دەبێت ڕێکخراوی بۆ پێبگەنی ئیمکاناتی بۆ فەرهەم بکەی تا خۆشبەختانە تا ئێستا ئەم لە ماوەی ئەم هەفتا و چەند ڕۆژەدا ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبینین کە خەڵک سازمان یافتەترە ڕێکخراوەی زۆر باشترە هاوکاری زۆرترە ئاپتێکەکانیان باشترە شعارەکانیان سیاسیتر و تعرۆزیترە خۆیان ئامادە دەکەن بۆ ئینقلابێک کە ئەم دەوڵەتە بڕوخێنێ یعنی بە هیچ شتێک خەڵک بە هیچ شتێک رازی نابێت جگە لە ڕوخانی کۆماری ئیسلامی و دامەزرانی کۆمەلگایەک وەزعیەتێک کە بۆ خۆیان چارەنووسی خۆیان بەدەستی خوانەوە بگرن کە دێژە دەبینین کە لە نێو ئەو خەباتەدا نیوەی کە کۆمەلگاکە ژنن دەور و نەخشی ژنان و جوانان زۆر بەرچاوە چون نەژن نەجوان نەچینی کرێکە واقعا شتێکیان نیە لەدەست بدەن غیرە زەو زنجیرانەی کە لەدەست پیان کراوە لەلایەن دەوڵەتی سەرمایهداری و دەوڵەتی مەسەبی کۆماری ئیسلامیەوە هەمووش بەوە گەیشتوونە
ئیتر زمانیەوە نەماوە کە مەسەن تۆ ماهیەتی ئەو دەوڵەتە بۆ خەڵک ڕوونکەیەوە خەڵک وەکو ڕۆژی ڕوون لێ ڕووناکە بەڵام ئێستا کاتیەوەیەکە کاری سازماندەهی بکرێ کاری سازماندەهی بکرێ خۆشبەختانە بۆ خۆشیان دەستیان پێ کردووە لە پێکێنانی جوانانی محلات لە ئێران و لە کوردستان ئەوانە دەتوانن بنەمایەک بن بۆ شۆڕاکانی داهاتوو شۆڕای محلات و شارەکان کە لە داهاتوودا بۆ خۆیان دەسەڵاتی خۆیان بەدەستەوە بگرن بە دوای ڕوخانی کۆماری ئیسلامی یەک شتی کەش ئاماژە پێ بکەم خۆشبەختانە ئێستا خەڵکی ئێران هیچ چاوی لە قودرەتی دەرەکی نییە و ئێستا بۆژوازی سەرمایه‌داری جەهانی خەریکە لە دەرەوە لیدێرە و ڕاهبەر دەتاشیە کابینەی مەسەڵەن جێنشینی کۆماری ئیسلامی دروست دەکەن کە هیچ ئێعتبارێکی نییە لە نێو خەڵکدا بۆیش نامۆفەق بۆ تا ئێستا پێشم وابێ کە هیچ دەوڵەتێک ناتوانێت ئیتر وەکو ساڵی 57 کە ڕژیمی سەڵتانەتی ڕووخا کومێنیان لە ناکوجاباد لە چۆردەیەکی فەڕەنساوە هێنان کردیان بە ئەژدیهایەک بە گشت خەڵکیاندا کرد ئێستا هیچ کەسیان بۆ کۆنابێتەوە لە شعارەکان ڕادیارن کە دەڵێ مەرگ بەرستەمگەر چ شا باشێ چ ڕاهبەر مەلایان دەوێت ڕاهبەریان دەوێت لە دەرەوە ئەمانە هەموو شعارە ئالتەرناتیڤن ئەم شعارانە یعنی خەڵک باوەڕی بە قودرەتی خۆی پیدا کردووە بە تەوەهومی ڕژاوە بە قودرەت‌های دەرەشی وهروها بە وعدە وعیدی ئیسلاح تەڵەبان لە ناوەوە هەر بۆیش ئەم شۆڕشە تا ئێستا کۆماری ئیسلامی سەرەڕای هەموو پلانێکە دایڕشتوو بە سەرکوبی وحشیانە بە گرتن و بە کوشتن و هەرە بە تەجاوزی سیاسی و جنسی لە زیندانەکان بە دەستگیرکراوەکان نەیتوانیەوە سکۆ و ئیرادەی ئەم خەڵکە شۆڕژێرە بشکێنێ ئێستا دایکێک کە کوڕەکەی لە دەست دەدا یا ژنێک کە هاوسەرەکەی لە دەست دەدا یا برایەک کە خوشکەکەی لە دەست دەدا دەڵێت تۆڵەت دەستێنەوە نیگەران ناترسێن لەوە کە بڵێت تۆڵەت دەستێنەوە یانی چی تۆڵەت دەستێنەوە دەڵێ ئێمە بەرەندازین ئێمە باوەڕمان بە ڕێفراندۆرم نییە ئەمە لە برای شەهیدێکمان جوان لێبوون لە کوردستان ئەمانە نیشانەوەی کە خەڵک واقعن ئاگاها ئێمە نیگەرانی ئەوە نین کە بتوانێت جەماعەتی ینی جەرەیانی لیبرال و ئیسلاح تەڵەب جارێکی دیکە بتوانێت بەهانەی کۆماری ئیسلامیەوە بێ و سواری ئەو مەوجی ئینقلابە بێ بەڵکو مەوجی ئەو ئینقلابە تۆرمز و بەخەڵک گازی ئەو ئینقلابە بەدەست خودی خەڵکەوە نە لە دەرەوە دەوڵەت‌های سەرمایه‌داری جەهانی دەتوانن تۆرمزی پێ بگرن نە وعدە و وعید با شتێکیش بڵم کە سازمانی حقوقی بەشەری جەهانی ئێستا بۆ گرۆیەکی پێکەناو بۆ بەنێوی حەقیقەتیاب بینێرێتە ئێران من لێرە بە خەڵکی ئێران دەڵێم خەڵکی ئێرانش بۆ خۆشیان بڵایان کردەوە ئەوان چاوەڕوانی ئەوە نین کە بەسەن سازمانی ملەلی حقوقی بەشەر بۆ حەقیقەتیابی بێن دیفاع لەو خەڵکە بکەن و ئەو کۆماری ئیسلامی شتێک لێ بکە باکو خەباتی ئەوان ڕۆژ بە ڕۆژ سازمان یافتەتر تەوتر سەرتاسەریتر و هەروە وەسیعتر و جەماوەریتر دەبێتەوە هەر ئێستا ئەوە سێ-چوار ڕۆژە تەبلیغات بەوە دەکرێت کە 14 و 15 و 16 ئازار ئەم سێ ڕۆژە بڕیارەکە قەرارەکە بە میلیۆنها خەڵک بڕژێنە خیابانەکان هەم بە اعتصاب هەم بە اعتراضاتی خیابانی هەر ئەمە لە ژێر خستۆتە ناو کۆماری ئیسلامی و هەروەها ئەوە جوابێکی دەندانشکێنە بە ئۆپۆزیسیۆنی دەرەوە کە لە دەرگای پاڵمانەکانی غەرب دەدەن کە پێیان وایە ئەوان دەتوانن وەکو ینی دەوڵەتێکی لە تەبعیددا بێن جێنشینی کۆماری ئیسلامی بن چارەنووسی ئەم دەوڵەتە لە خیابانەکانی ئێران تاعین دەکرێن نەک لە پاڵمانەکانی دەرەوە بەڵێ زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ هاوڕێ ئەوینی مستەفا زادەمان لەگەڵا هاوڕێ ئەوینم کاتت باش زۆر بەخێربی بۆ بەنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت وەم کاتتان باش و سڵاو لە بینەرانی بەرنامە و هەروەها میوانانی بەرنامەش زۆر سپاس زۆر بەخێر بێن هاوڕێ ئەوین ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوودا دوایین ئامارەکانتان لەسەر بارودۆخ و هەتا کوژا و بریندارەکان لە ماڵپەڕەکەتان بڵاو کردەوە ئەگەر ئەکرێ ئەم ئامارانە چین
دیارە سەبارەت بەو حاڵەتانەی پێشێلکاری مافی مرۆڤ کە یا ئەو سەرکوتەی کە لە کوردستان دەگوزارێت و کە ئێمە تایبەت بە کوردستان کار دەکەین دیارە بەشێکی ئەو سەرکوت یا پێشێلکاریە دیارانەیە کە دەیبینین وەکەوەی کە ئەو کەسانێک کە گیانن بەخت دەکەن یا ئەو کەسانێک کە بریندار دەبن دەست بەسەر دەکرێن و ئیتر ڕوبەڕووی ئیتهاماتێک دەبنەوە بەشێکی دیکە و سەرکوبەیە کە یا سەرکوتە نادیارەیە کە بەو شێوەی کە هەیە ینی دانی پێناڕەندراوە یا لایەهایەکی ئەتوانین بڵین نەرمە کە سیستمی جمهوری ئیسلامی لە دەستگای سەرکوتی خۆیدا پیادەی دەکات سەبارەت بە ئامارەکان دیارەوەی کە تا ئێستا بۆ ئێمە پشتڕاست بۆتەوە 111 کەس لە کوردستان گیانیان بەخت کردووە کە 12 لەوان منداڵن تەمەنیان ژێر 18 ساڵە و 5 دانیان ژنن و زۆربەی شارەکانی کوردستان دەگرێتەوە و هەروە سەبارەت بە ئاماری دەست بەسەر کراوان دیارە ئامارەکە ئەو ڕێژە تەخمینەی کە بە ئێمە دەڵێن زۆرە باز لە چەندین هەزار کەس دەکرێت لە هەموو کوردستان بەڵام ئەوەی کە ئێمە بۆمان پشتڕاست بۆتەوە بەناوەوە 1250 کەس زیاترە کە ناویان لای ئێمە پشتڕاست بۆتەوە و زیاتر کەسانێکن کە ئێمە دەبینین لەو ماوەیەدا زۆر کەسانێکی دیار کەسانێک کە چالاکی مەدەنی بوون چالاکی ژینگە پارێزی بوون یا پێگەیەکی کۆمەڵایەتیان لە ناو خەڵکدا هەبوو لەم کەسانە پێکات بوو یا ئەوانەی کە لە خۆپێشاندانەکان بەشدار بوون بەشێکی کەمیان ناوەکانیان هاتوۆتە دەرێ بۆیە زۆرتر لەو کەسانە پێگەیانی دەست بەسەرکرانەکان دووشیەوە هەیە و کەسانێک کە لە ناو خۆپێشاندان بوونەوە کەسانێک کە ئامانزدار ئیدارەی تلاحات کەیس بۆ کەسانێک دەکاتەوە کە خۆشناون کە چالاکن کە دیارن و سەبارەت بە ئاماری بریندارانیش دیارە سەبارەت بە بریندارەکانیش ئامارەکە زۆر زۆرە لە هەر شارێک داریوا باسی چەند سەد کەس دەکرێت بۆ نمونە لە شاری مەهاباد باسی 1000 کەس دەکرێت کە بریندار بووە بەڵام ئەوەی کە ناوەکان پشتڕاست بۆتەوە ئەوەی کە ئێمە زیاتر لە 50 ناومان لەلا هەیە و کەسانێک کە بارودۆخیان زۆر خراپێنی پێویست بۆ بەشی ویژەی بیمارستانەکان بگواسرێنەوە لە ڕووی ناچاری چونکە بەشێکی زۆری بریندارەکان خەڵک لە ترسیەوەی کە ناوەندەمنیەتەکان دەست بەسەریان نەکال ئاگادارین کە لە ماڵەکان چارەسەر دەکرێت خەڵکی خۆبەخش دەرمان بۆ ماڵەکان دەبنەوە بەم شێوەیە چارەسەر دەکرێت بۆی بۆ ئەمنیەتی گیانیوانەوە ئەمنیەتیەوەی کە دەستگای تلاحاتەکان بەدوانەوە نەبن ئەمانە ناوشتیان نادرێتە دەرێت تەنانەت لەوەی کە بدرێ بە ناوەندەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش بۆیە ئەمە شێوازە دیارەکەی بەڵام ئەوەی کە وەکو کوتم کەمێک لایەی سەرکوبی یا مەخفێ یا نەرمە یا بەو جۆرە نییە کە دەتوانین بڵین باز دەکرێەوەی کە بۆ نمونە دەبینین کە لە زۆربەی شارەکان حکوومەت نظامیە لە ئێستادا لەشکرکشی کراوە بۆ کوردستان ئەوەی کە لە شارەکانی زۆربەی بینیمان لە بۆکانەوە تا مەهاباد و سنە ماڵ بە ماڵ دەگەڕێن فشارێکی زۆر بۆ خەڵک دێنن خەڵک لە نێو ماڵەکان دەبنە دەرێ بۆ ئەوەی کە بازداشتیان بکەێنی ئەو ماڵ بە ماڵ گەڕانەوە و جەوەی کە دروستی دەکەنەمە خۆی جۆرێکی دیکە لە ئەوەی کە ئێرعا بڵاو دەکاتەوە لە ناو خەڵکدا ترس و بڵاو دەکاتەوە خەفەقانەوەی کە دەستگای سەرکوت قودرەتی هەیە اقتداری خۆی نیشان دەدا بۆیە ئەمەش دەبیندرێەوە تەنانەت بەشێکی دیکەژەوەی کە ئێمە دەبینین لە بازگاکان ینی ئیستی بازڕسیدا دەنێن موبایلی خەڵک چێک دەکەن ماشێنی خەڵک چێک دەکەن و تەنانەدەوەی کە شەوانە دەستنە ناو شەقامەکان ئەگەر کەسیشی لێ نەبێ کورانە یا چۆرچۆرانە شلیک دەکەن هەروە گول لە دەهاوێن بۆەوەی کە و فەزایەت دروستکەن و زۆرێکی دیکەوەی کە بە گشتی و بەرخوردێکە لە کوردستان هەیە دەستگای سەرکوت هەیەی لە بەرامبەر بە کورد وەکوونەتەوەیە کاسن زۆر بە دوژمنیش ناساندوێتی و بە دوژمنی خۆی چاوی لە دەکاوەکو بە چاوێکی ئەمنیەتیەوە هەمیشە چاوی لە کوردستان کردووە ئەنی دەستگا سەرکوتەکەی چەند قاتر زاڵمانەتر ڕەفتار دەکات لە کوردستاندا لە بازداشتگاکاندا لەو دادگا بەناو دادگانێک کە هەیە کە لەوانەیە بۆ کەسێکی مەرکەز نشین بۆ جۆرە نەبێت کە بۆ کەسێکی کورد هەیە بۆیە هەموو ئەوانە لایەهایەکی دیکەی سەرکوبن کە لەم خۆپێشاندانەدا بە نەهایەتی خۆی گەیشتۆ کە چۆن عملکاوە چۆن خۆی پسە بتێنێەوە چۆن سەرکوت لەسەر خەڵک ئیجرا بکات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەوین جێگا و شوێنی ئەم شۆڕشە کە بۆ سێهەمین مانگی خۆیە ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن؟ دیارە ئەوەی کە دەستی پێکردووە یعنی ئەم سەرهەڵدانەی ئەم جارەیە ئەم شۆڕشەی ئەم ساڵ ئەم جارە بەردەوامترین و درێژخایەنترین خۆپێشاندانێک بۆ یاوەی کە لە مەیدان بوون باشترە بڵێن نای بۆ لە مەیدان بوونی خەڵک بۆ حەقی کە لیان زەوت کراوە ئێستا گەیشتۆتە ئۆجی خۆی ئەنی زۆر ماوەکەی توولانی بوو لە هەمان کاتدا دەستکەوتەکانیشیە ئەو ویژێگیانەی کە ئەم سەرهەڵدانە یا ئەم خۆپێشاندانە هەیان بوو زۆر لەوانەی پێشووتر جیاوازتر بوو کە دیارە ئەمەش بەرهەمی هەموو
ئەو لە مەیدان بوونانەی پێشتریا و کارانەی پێشتریا و چەلەنجیانەی پێشتر کە من پێم وایە هەبوو گەیشتۆتە و قەناعەتی لە هەمان کاتیشدا کە دەستگای سەرکوت و کۆماری ئیسلامیەنی هیچێکی بۆ خەڵک نەهێشتۆتەوە بگرە جگەلەوەی کە هەموو مافەکانیان پێشێت دەکات ئێمە دەبینین کە سوکاتیش بە خەڵک دەکەینی بە جۆرێک مەسخەرەی خەڵک دەکات کە نەتەنها هیچ مافێکیان پێشێل ناکە بەڵکو دوادێن درۆ دەکەن دوادێن خەڵک مەسخەرە دەکەن دوادێن خۆیان جۆرێکی دیکە ژیان دەکەن بۆیە ئەمە هەموو تۆهینێک کە بە شعوری ئەو خەڵکەی کە شعوری هەیە کە مافی هەیە هەموو ئەوانە دەبیندرێ بەڵام ئەو دەستکەوتانێکی یاو تایبەتمەندیانەی کە هەیەی ئەوەی بوو کە ئەم جارەی یعنی سەرانسەری بوو لە هەموو سەرانسەر هەمبەستەگیەک وە یەکگرتوویەکی لە نێوان هەموو نەتەوەکان دروست کرد کە هەموو بە قەناعەتێک گەیشتونە کە بەڵێ پێویستە هەموو پێکەوە دەست لە دەستی یەک دەتوانن کۆماری ئیسلامی بڕوخێنن ئەگینا کۆماری ئیسلامی بەتەنیا بەلایەنێک یا بە چەند پارێزگایەک یا بە نەتەوەیەک لە ئێران ناڕوخێ بەڵکو هەموو پێکەوە و هەروەهاش بەو قەناعەتەش گەیشتن بە تایبەتی من پێم وا دوای ئابانی 98 و هەواپەیمای ئوکراین و ئەوانە زیاتر ئەو سیاسەتەی تەفرقە ئەفکەنیە یا ئەو دوژمن سازی کە کۆماری ئیسلامی پەرەی پێدا بوو کە بەلوچ دوژمنی مەرکەزە دوژمنی شیعەیە کورد دوژمنە هەموو ئەوانە دوژمنە ناوانە دەبێ بە چاوێک کەمیەتی هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرێت بەڵام بیناسن بۆ کۆماری ئیسلامی هەموو کەس دوژمنەوە دەتوانێت لە نێو خودی تاراندا لە منداڵێکی فارسی شیعەش بدا گولەی لێ بداوە بیکشێەوە هەواپەیمای ئۆکراینی کە زۆربەی لە شارەکانی دەتوانین بڵین مەرکەز بوون یا لە شارە فارس و شیعەکان بنەتوانێت بە موشێک لێ بدا لە بەر بەرژەوەندەکانی خۆی وا ساقەتی بکە بۆیە بۆ یعنی ئەم وەزعیەتەی کە چەند ساڵ پێش هاتۆتە پێشێ بە تایبەتی و ئەو نرخەی کە خەڵک داین خەڵکی بە تایبەتی مەرکەزی متەوەجێەوە کرد کە بەڵێ ئەوانیش ئەگەر گولە لە کوردستان بێ ڕۆژێک گولە بە ئەوانیش دەکەیان یا گولەی هەر بۆ کوردستان نیە هەر بۆ بەلوچستان نیە بۆیە ئەم تایبەتمەندیانە هەیە لە هەمان کاتێکیشدا دەبینین خەسڵەتێکی ژنانە هەیە دروستە تەواو بۆ مافی ژن یا بۆ شتێکی بەڵام خەسڵەتێکی ژنانە هەیەنی دەتوانین بڵێن ئینقلابێکە کە لە قەتڵی حکوومەتی ژنێک دەستی پێ کردەوە دواتر ژنان تێدا ڕۆڵێکی زۆر بەرچاو دەبین بە تایبەتی لە کوردستان دەبینێنی ئەو سوخەنڕانیانەی کە ژنان دەیکەن تەنانەت ئەو حەزادارێ یا مەڕاسمی ئەو سەرخۆشەیە کە لە کوردستان ئێسن تایبەتمەندێکی ئاینی نێ بگرە هەمووی حرەکەتێکی احترازی و مبارزاتێەوە ئەو نەمادانەی کە دروستیان کردوێنی ژنان تێدا ڕۆڵ دەبینن ژنان ڕێژەیەکی زۆریان ینی بەشدارن لە خیابانوە تەنانە دەو سەرکوتانەی کە دەکرێت بۆ زۆر نەترسن حتا ئێمە دەبینین بەدەنی ژن بەدەنێک کە جمهوری ئیسلامی پێشتر هەردەی کورد دەبێ پوشی دەبێ بە ئۆلگو سازی کرد بۆ ئۆلگوی کە من چ زۆرە ژنێکم قبوڵیات چ جۆرە ژنێک دەبێ پەسەند بکرێ ئەگینا ئەگەر تەنانەت ژنێک بەهۆی ئەو جۆرەی خۆی دەکوت دەهێویست قەتڵی ناموسی پەرە پێ بدا بەنەفعی خۆی بوو ینی هەموو ئەم تایبەتمەندیانە و تحریفانی کۆماری ئیسلامی هەموو لە ناوچن ئێستا تحریفەکەوەی کە ژنێک ئەگەر بەدەنی تەواو ڕوتیش بێ بەڵام بەدەنێکە کە مقابڵی کردو بەدەنێکە کە ئیستادەگی کردەوە ێسم بەو چاوە چاوی لێ ناکرێت کە ئەو وەی زانیەوە بەدەنی ژن بچێتە ناو جامعەی چەند تارەم و یەکەم و کە تحریف کاوە کەزە و کۆنتڕۆڵی نێوەندە مرۆڤەکانی زەحیف بارهێناوە بۆیە دەتوانین بڵێن هەموو تعریفەکان هەموو تایبەتمەندەکانیانی زۆر جیاوازترە لە پێشتر و بەتایبەت کە ئێمە دەبینین لە کوردستان ئەمە زۆر پڕڕنگترەوە بۆتە ئۆلگو کوردستان لە مەیدان بوونیدا ممارسە کردو لە بچووکترین حرەکەتەوە بگرە کە ئیژنانە لە چەند ساڵی ڕابردوودا دەبینین ئێمە دەبینین لە کوردستان ژن بۆ خاتری ینی ژن و پیا و بە خاتری احتراز بە کوشتنی ژنان یا ژن کوژی بازداشت دەکرێن و یعنی حکمیان بۆ دەبڕێتەوە و زۆرە و حرەکەتانەی دیکە کە بینیمانە لە کوردستان زۆر سیمای هەبوو بۆ سیما مبارزاتی و جامعە مەدەنیە پتەوەی کە هەیبووە هەموو ئەوانەوەی لە کردو کە ئەمڕۆ کوردستان بێتە ئۆلگو کە بەڵێگە کوردستانێک لە 43 ساڵ پێشەوە نەی بۆ کۆماری ئیسلامی کورد ئەمڕۆ تازەم خەڵکە هەموو سەرانسەری متەوەجێ بۆ کە بەڵێ کۆماری ئیسلامی دەبین نەی پێوترەوە کۆماری ئیسلامی خێر و بەرەکەتی بۆ کەبنێت تەنها بۆ دەستگای سەرکوت و بۆمانەوەی خۆی هەیە بۆیە تایبەتمەندەکانی ئەم جارن و من پێم وایە بە پێ و تایبەتمەندیانە هەیە تاکتیک دەگۆڕێ و ئەو شۆڕشە لە ئێستادا فێری ئەوەیان تەمرینی ئەوەی کردووە کە چۆن وزەی خۆی ڕاگرێ وزەی خۆی ڕاگرێکە لە چۆدا مەسرەفی کاوە لە چۆدا ئەنی بەکاری بێنێ بۆەوەی کە تێگەیشتۆ کەمە پرۆسەیەکە کە دەستی پێکردەوە دەزانی لە شوێنێک کۆتای دێ بۆیە زۆر مسەمەم دەیبینین ئێمە دوێنێ شەو بینیمان کە بۆ حتا دۆڕانی کۆماری ئیسلامی چکە توانین بڵین بە دۆڕانی کۆماری ئیسلامی نامی بەرن چۆن دێن شایی ینی شایی دووبارە سەر هەڵدانەوە یا باسکردن لە مقاومەت و مبارزە بۆیە هەموو شتانە دەیبینین و منەکە باسی تایبەتمەندەکانی کەم زۆرن بەڵام وەکو کوتم پرۆسەیەکە خەڵک زۆر بەباشی تێگەیشتۆ کە چ پرۆسەیەکە دەبێت چۆنی بەرەو پێش برێ و لە چۆدا دەبی بگەین تامان
بیگەینتە ئامانج وە تەسمیمی گرتۆ یعنی بڕیاریدا و بیگەینێتە ئامانج. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەوین بەداخەوە کاتی بەرنامەکەمان لە بەشی یەکمدا تەواو دەبێت چون میوانی دیکەمان هەیە و لێرەوە ماڵاواییەکەم لە هەردوو میوانی بەڕێز هاوڕێ گەلاوێژی ڕستەمی و هەروە هاوڕێ ئەوینی مستەفازادە. زۆر سپاس کە بەشدار بوون لە بەشی یەکمی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆ ئێوەش بۆ هاوڕێ ئەوینش. زۆر سپاس. زۆر سپاس. دوای ناوبڕێک دەگەڕینەوە لاتە. تظاهرات دانش آموزان امروز در اسلام آباد فاش شیشه‌های مدرسه را شکستند. بە سڵاوێکی دووبارە هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لەم بەشەدا هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڕا. هاوڕێ حەسەن ئەم کاتت باش زۆر بەخێر بی. زۆر سپاس شەوتان باش هاوڕێ گوڵناز و هەروەها سڵاوڕێز بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتاندا. زۆر سپاس هاوڕێ حەسەن هەر وەکو ڤیددیۆکان کە خۆتان بینیتان دوێنێ شەو دوای ئەوەی کە تیمی فوتباڵی ئێران بە تیمی فوتباڵی ئامریکا دۆڕاندی خەڵک شایی خۆشی لەسەر شەقامەکان دەربڕی. ئێوە هەڵسەنگاندنتان چییە لەم بارەوە؟ من پێم وابێت ئەو شادی و خۆشیە لە جێگای خۆی بوو و ئەوە دەتوانم بڵێم لە جەریانی فوتباڵە بەڕاستی شتێکی نامۆ بوو بەو لە حازەوە کە یەکەم جارە تیمێکی فوتباڵی سەر بە وڵاتێکی بیدۆڕێنێ بەڵام خەڵکی وڵاتەکەی خۆی شایی بکە خۆشی بکە لە سوورەتێکە بەرعەکسەکەیەتی وەختێک کە تیمێکی وڵاتێک دەیدۆڕێنێت خەڵک پیان ناخۆشەوە بەنەوەیەک شیوەنەکەن دەگری ناڕەحەتە بن لەوە لە سەرکەوتنە شایی خۆشیەکەن بەڵام ئەمە بەرعەکس بوو. بۆچی بەرعەکس بوو؟ بۆ ئەوەی کە ئەم تیمێکی دەستکرد و منتەخبن کە جمهوری ئیسلامی انتخابی کردبوون لە مرەبیەکان سەر مرەبیەکانەوە کە چاو لێ بکەی کە چ پارێکی خەیاڵاوی وەرەگرێت چۆن وەک حیزبوڵاییەک ڕەفتاری کردووە لەگەڵ کەسانێکی باش و دڵسۆز لەناو ئەو تیمەیە کە بوون و چه کەسانێک کە بە ئەمری سوپای پاسداران و ئیتلاعات دیاری کراون. هەر ئەوە بوو بەباعثی ئەوەی کە ئەم کەسانە وەختێک کە لە تیمەکانی پێشوویاندا جاری ئەوەڵ سرودیان نەخوێند و ئەوانە خەڵک تەشویقیان کردن، جاری دووەم کە سرودیان خوێند و جاری سێوم ئیتر پیان نمانەوە حیزبوڵاییەکان وان. لەناو ئەمانە کەسانێ بوون کە لە تیمایەکە یا هەندێک لە وەرزشوانهایەکی حکوومەتی
وەختی میداڵیان وەرگرتووە بردویانەوە پێشکەشیان کردووە بە ئەحمەدی نەژاد وەختی خۆی پێشکەش کراوە بە کەسانێکی دیکە وەک ڕۆحانی یا جەلادێکی وەکو ڕەیسی. معلومە لەم شرایەتەیە کە ڕاپەڕینێکی سەرتاسەری لە ئێرانە بۆ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی لە ئارادایە هەر کەسێک هونەرمەند ڕووناکبیر خوێنەر ڕۆژنامەنووس گۆرانی بێژ سینەماکار لە بەرەی خەڵکان نەبێت خەڵک وەکو نەیار چاوی لێکن بە دژی خۆیانی دەبینن و ئەوە دەبێت بە باعسی ئەوەی کە خەڵک لیان تووڕە بن. ئەوە لەڕاستیدا هۆکارێکی بوو. هۆکارێکی دیکەی ئەو ڕەفتارە بووە کە جمهوری ئیسلامی لە توولی ئەم 43 ساڵەدا نسبەت بە وڵاتانی ڕۆژئاوا و لەسەرەوەی هەمویان نسبەت بە ئەمریکا کردوێتی. ئەمە دژمن و ڕۆژتا ئاوارە دروشمی مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەرکی و مەرگ بەرکویان وتووە. ئەمەش لە دڵی ئەم ئێعتراز و ناڕەزایەتیانەیە خەڵک نیشانیاندا کە لەو نفرەت پەراکەنی جمهوری ئیسلامیە لەو ئاڵا سووتاندنی ئەم وڵات و ئەو وڵات لە دژایەتی کردن لەگەڵ ئەم وڵات و ئەوڵات بێزار بوونی تر و ئەو خەڵکە ئەوەیان ناوێت بۆ یەکانێ پێیان خۆش بوو لەم مسابقەدا ئەمریکا سەرکەوێت. خاڵێکی تریش بە باوەڕی من هەر لەم پەیوەندیەدا ئەوە بوو ئەگەر ئەمانە سەرکەوتایەتن جمهوری ئیسلامی سوء ئیستفادەیەکی سیاسی لێ کرد. من هەر دوێنێکە لە چەند کاناڵەوە جێ باوەڕ پێکرا و بە ئێمەیان وتیان جمهوری ئیسلامی بەنیازە دوای ئەو ئەگەر سەرکەوتن بەدەستبێن ئەمڕۆکەواتە ڕۆژی چوارشەممە بکەن بە ڕۆژی تەحتیلی عمومی داوا لە خەڵکن بێنە سەر شەقامەکان شایی بکەن خۆشی بکەن و مانۆرێکی پێوە نیشاندا کە گوایە جمهوری ئیسلامی خەڵکی لەگەڵە و ئەوەیش بۆ خۆی هۆکارێک بوو بۆ ئەوەی کە خەڵک شایی و خۆشی بکەن. لە هەمووی ئەوانەیش بەولاترەوە ئەو مسابقەیەکی سیاسی بوو مسابقەیەکی وەرزشی نەبوو بەو معنای دوو تیمی وەرزشوانی کە دەستنە ئەو مەدانەوە خەریکن بەیەکەوە فوتبال دەکەن و خەڵک لەزەتی لێبە دەتکوت شەڕی گلادیاتۆرەکانە خۆ بە جۆرێک کەوتونە بەتایبەت ئەوانەی جمهوری ئیسلامی لە ڕەفتاریانە لە هەڵسوکەوتیانە و بەو لە حەزەوە جمهوری ئیسلامی فوتبالیش کردووە بە سیاسی ینی هەموو شتێک لەم کۆمەڵگایەدا ئەمڕۆکە سیاسیە جا لە ناوخۆی وڵات بێ لە ناوچەکە بێ لە مسابقەیەکی گەورەی جیهانی وەکو مسابقەی فوتبال بێ بۆیە بەو هەموو هۆکارەوە کە عەرزم کردی خەڵک مەجالێکیان دیەوە فرسەتێکیان بەدەستێنە ویستیان لەو فرسەتدا جارێکی دیکە نفرەتی خۆیان لە جمهوری ئیسلامی ڕابگەێنن بە دنیا چون هەردووانێشەوە کە هەموو خەبەرنگاریهای ڕسمی دنیا ئەو ئێعتراز و ناڕەزایەتی و خۆشحاڵیەی خەڵکی ئێرانیان پوششدا و بەگوێی دنیایان گەیان کە ئەم ڕژیمە و ئەو کەسانەی کە سەر بەم ڕژیمەن نفرەتیان لیان هەیە لە سوورەتێک ئاوێت مەشا بکەن کۆمەڵێک فوتباڵیستی تر لە وریای غەفوریەوە لە عەلی داییەوە لە عەلی کەریمیەوە لە زۆر کەسی دیکە خەڵک خۆشیان دەوێن گوێ لە فەراخانەکانیان دەگرن بۆیە خەڵک دژی فوتباڵ نییە خەڵک پێ خۆش نییە ئەو تیمە ئەگەر تیمی ئەو وڵاتە بێت تیمی ملی بێت تیمی هەر شتێکی ناو بێ شکست بێنێ بەڵام ئەو شکستیان بە شکستی جمهوری ئیسلامی زانی بۆیە هەر شکستێکی جمهوری ئیسلامی لە شەقامەکانە بەخۆشی بەرەو ڕوە بێ شایی و هەڵپەرچەی تێدا دەکەن سرودی تێدا دەڵێن و هێزی لێ وەردەگرن بۆ ئەو خەباتەی کە لە بەرامبەر جمهوری ئیسلامی داهیان. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن خۆتان زان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا فایلێکی دەنگی لە سەرانی حکوومەتی و هەروە ئەم ڕۆژ بڵتۆنێک بڵاو کراوەتەوە لەوێ باس لە مانگرتن و ناڕەزایەتی و ناکارامەی سەرانی ڕژیم بەتایبەت بە سیچ کراوە حتا باسییان لەوە کرێت کە ئێمە بێ نەزەرات بەرەو دەرەوەی مەرزەکان بووین ئێوە ڕاتان لەسەر ئەو فایلە چیە گەر باسی بکەن؟ من پێما بێ فایلە واقعیە ئەوە تەنیا فایل نییە ئێمە لە توولی ئەم چەند ساڵی ڕابردوودا ئەنواعی فایلهای جۆرا و جۆرمان گوێ لێ بووە هەر لەوەی زەریفەوە کە باسی دیپلۆماسی و مەیدان دەکات باسی تەسیراتی مخەڕبی سوپای پاسداران و وەزارەتی ئیتلاعات و بەیتی ڕاهبەری و هەمووی ئەوانە لە ڕووداوەکانە لە منتەقەدا دەکات باسی ئەوە دەکات کە دیپلۆماسی ئێستا تۆریستن بە قسە غیرە مستەقیم باسی قاسمی سلێمانی و سوپا و ئەو جەریاناتی ئەوان دەکات و زۆر فایلی دیکە تا ئێستا لە جمهوری ئیسلامیدا دەرکەوت و ئەمە هیچێک لەوانەیە ئەم فایلەش لە ڕاستیدا واقعیەتەکانی جمهوری ئیسلامی بە عنوانی ئاخرین فایلێکە دەستمان کەوتووە نیشان دەدات من بە ناممکنی نازانم سبحەی دوو سبحەی فایلهایکی زۆر زۆر لەوە سەنگینتریش لە کارەسات و لە ئەوەی کە جمهوری ئیسلامی بەدەستیەوەیەتی لە دژی خەڵکی ئێران ئەوانە دەرکەوێت تا ئەوەی کە ئەوان دەڵێن و لە زمانی ڕاهبەریشەوە نەقلی دەکەن کە
وەزئی ناوخۆ خراپە تازە ئەو درۆژمانەی کە دەدرێت ڕوو بە دەرەوە کارایی نییە دەبێت هەرچی زیاتر متەوەجەی ڕوو بە دەرەوە بین و ئەوانە ئەوەیان کرد ئەوە هەر لە عەلەیهی خەڵکی کوردستان کردیان ئەی لە ماوەی ئەم دوو مانگەدا لە دوای مەرگی ژیناوە کە ئەوە 7 ڕۆژی تێپەڕ کردووە تا ئێستا چەندین جار بارگای حیزبەکانی کوردستانیان بردومان کردووە سوودانی دعوت دەکەن بۆ ئێران بە پەلە و لەوێ لەسەر داخستنی بارگای حیزبەکان قسەی لەگەڵ دەکەن لە زمانی ئەویشەوە قسە دەکەن و بڕیاریان داوە کە ئەو بارگاکان دادەخرێت زۆر شتی دیکەی کە لەم بابەتانەوە ئەوان دەیانەوێت بیڵێن و دەیکەن و ئەوانە ئەوە لە ڕاستیدا استراتیژیەک یا سیاسەتێکە کە ئەوان دایان ڕشتووە و ئەوەی کە زۆر جاریش ئێمە وتومانە کە جمهوری ئیسلامی دەیەوێت بیرروڕای گشتی لە ناوخۆی ئێرانەوە ڕووی بکاتە ئەو دیویستورەکانەوە جمهوری ئیسلامی چەند دانە شەڕفرۆشی کرد خۆتان ئاگادارن حولیاندا شەڕفرۆشن بە ئازەربایجان ئازەربایجان شەڕی لێ نەکردی حولیاندا شەڕفرۆشن بە عەرەبستانی سعودی عەرەبستان شەڕی لێ نەکردین و تەنانەت ئەمریکایەکان وتیان ئێمە چەند پیلانی حملەی جمهوری ئیسلامیمان لە دژی متحدەکانمان و ئەز جوملە عەرەبستانی سعودی ئێمە پوشەڵ کردوێتەوە و ئەو شەڕفرۆشیانەشی کە لە ماوەی ڕابردوودا بە هەرێمی کوردستان کردیان بارگای حیزبەکان ئەوە لە ڕاستیدا ئستراتیژیەکە کە جمهوری ئیسلامی پێی وایە لەو ڕێگایەوە نەجات پەیدا دەکات پێی وایە بیرروڕای گشتی خەڵکی ئێران بەرەو ئینحراف دەبا پێی وایە خەڵکی ئێران ئیتر باوەڕ بەوە دەکەن کە ئەوە کوردستان تەجزیە تەڵەبە وابەستە بە شوێنێکە وەختێک کە دەڵێن کوردستان چاو چراغی چەشم و چراغی کوردستان کوردستان چەشم و چراغی ئیران معناوی ئەو ئستراتیژیەی جمهوری ئیسلامی لەوەیەوە کە بڵێ ئەوە لە دەرەوەی سنوورەکان دێنەوە ناو سنوورەکانمان لێ تێکەدەن کوردستان تەجزیە تەڵەبە کوردەکان لەگەڵ دەوڵەتانی بێگانە سەرۆکاریان هەیە ئەو درۆژمە وەختێ لە تاران و لە کەرەج و لە ئازەربایجان و لە بەلوچستان جواب وەردەگرێتەوە معناوەی ئەو سیاست و ئستراتیژیی جمهوری ئیسلامی شکستی خواردووە بنابەرئین ئەو فایلە زۆر واقعیە بەڵام لە عینی حاڵە واقعیە لەوەی کە جمهوری ئیسلامی خۆیشی کەوتوێتە ئەو واقعیەتەوە ئەمەیان بۆ بە معنای قبول کردووە کە جمهوری ئیسلامی لە سەرەولێژی بەرەو خوارکەکە قەراری گرتووە ئیتر جمهوری ئیسلامی ئەو هێزە نییە کە خەڵک باوەڕیان پێ بکات ئیدئۆلۆژیەکەی فریان ناکەوێت ئیسلامەکەی فریان ناکەوێت دەم و دەستگای سەرکوتەکەی ماندوو بووە هەڵوەرین تێدا نادروست بووە ئەوەی کە نەگەرانن لە وەزعەتی بەسیج ئەوەی کە مڕەکەب جەلەسە دەگرن و خەریکن هێزەکانیان تەحریک دەکەن سازمانیان دەدەنەوە هەمووی ئەوانە ئەو واقعیەتەمان پێ دەڵێت بۆ یەکانێ ئەو فایلە و فایلهای دیکەیش کە من لام وایە دەردەکەوێت لە ڕۆژانی داهاتویشدا ئەمانە هەمووی دەلالەت لە ڕژیمێکی سەرکوتکەر بە سەڵاتێکی درڕندە هێزێکی چەوسێنەری بێڕەحم دەکات کە بە منداڵی 7 ساڵ و 8 ساڵانیش ڕەحم ناکات و ئەوە ئەم واقعیەتەمان پێ وە باشە ئەوانە ئەو ئیفشاگەریانە باشە بۆ ئەوەی کە جیان لە خەڵکی ئێران کە ماهیەتی ئەم ڕژیمەیان بەڕاستی ئەمڕۆکە ناسیوە بۆ دنیای دەرەوە بۆ ئەفکاری عمومی بۆ ئەو دەوڵەتانەی کە شەرمێونانە ئێستەیش مەسلحەتی ئابووری و مەسلحەتی مادی خۆیانیان تەرجیحدا بەسەر ئەو هەموو خوێنەی کە ڕۆژانە لە کۆمەلگای ئێرانە دەڕژێ و لەسەریان زلهێزەکان دەبێ شەرمکەن لەو دەوڵەتەی کە ئاواچ بە شێوەیەکی دڵڕەقانە و جنایەتکارانە بە پێر قسەکانی خۆیان و فایلەکانی خۆیان خەریکم چی دەکەن لەو خەڵکەی کە تێدایەتی بۆ یەکانە من پێم وابێ ئەوە واقعیەتی جمهوری ئیسلامیمان بۆ باز دەکات و لە عینی حاڵیشا واقعیەتی ئەو خەباتە سیاسیش باز دەکات کە ئەوڕۆ لە ئارادایە و جێی خۆیەتی کە دڵگەرمی زۆرتر ئەو خەبات و مبارزەمان بدەین لێی وەربگرین و نیشانی بدەین کە دوژمن تا چ ڕادەیەک ترساوە تا چ ڕادەیەک خۆفی مەرگیان لێ نیشتووە و چۆن کەوتونەتە پەلەقاژێ ڕێگا چارە بدۆزنەوە بۆ ئەوەی کە ئەو قەیرانانە تێپەڕکەن و بتوانن لەم سەر و خوارەی کە تێکەوتون نەجاتیان بێ کە بە باوەڕی من ئەستەمە ئەمجارە نەجاتبوونی جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن خۆتان نەزانن کە ڕئیسی گۆیا قرارە ڕۆژی پێنجشەممە سەردانی کوردستان کە مەبەستی جەلادی 67 لە هاتنی بۆ کوردستان چییە و هەڵسوکەوتی خەڵک دەبێت چی بێ پەیامی ئێوە چییە بۆ خەڵک؟ کاک حەسەن دەنگمە بیسن ببوورە من هیچ لە پرسیارەکەتان تێ نەگەیشتم ئەنترنێتەکە یا لای من یا لای ئێوە قەتع بوو قرارە ڕۆژی پێنجشەممە جەلادی 67 ئیبراهیمی ڕئیسی سەردانی کوردستان کە مەبەستی لە سەردانەکە چییە و هەڵسوکەوتی خەڵک دەبێت چی بێەوە ئێوە پەیامتان بۆ خەڵک چییە؟
سبەینێ قەرار وایە ڕئیسی بێ بۆ شاری سنە بۆ مرکزی ئوستان و گوایە دێ پرۆژەی ئاوی خواردنەوە ئاوی شیرینی ئەم شارە افتتاح حکات بەڵام بە باوەڕی من مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە بۆ ئاوی خواردنەوە نییە کەسانێک کە قڕقش مەکەنە گەروی ئەو خەڵکەوە کەسانێک کە خۆشەویستترین ڕۆڵەکانی خەڵکی شاری سنە بە گولەی گەرم بە شەقامەکانیان شەڵاڵی خوێنەکەن کەسانێک کە ڕۆڵەکانمان دەرفێنن کەسانێک کە جەنازەی عەزیزەکانمان نادنەوە تەنانەت دایک و بابەکانیان بچنە سەر قەبرەکانیان کەسانێک کە ئاوا بێڕەحمانە تەنانەت لە ئاسمانیشەوە ڕەحم ناکەن و هێلیکۆپتێر هەڵدەسێن و خەڵک نگەرانەکەن ئەمڕۆ چما خێرە ڕئیسی دێر خەریکە ئاوی خواردنەوە بۆ خەڵکی شاری سنە دابینەکە ئەمە ڕئیسی ئەوان باش دەزانن دار و دەستەی مەلا چەندێک فێڵباز و کڵاوبەردار و حوقەبازن بەتایبەت کە لە دەسەڵاتا بن ئەوان لەم تەریقەوە دەیانەوێت وان نیشاندن کە گویا ئەوە دڵسۆزی خەڵکی شاری سنن بڕۆن تمەشای قەتعی دوانزەی بەهەشتی محەممەدی شاری سنە بکەن بزانین جەنازەی چەندانە گیان بەخت کردووی تێدایە بزانین بەیانی چلمین ڕۆژی چ کەسێک و چ کەسانێکە هەر لەو شارەدا کە گیانیان بەخت کردووە و خەڵک بەڵێنیان داوە بچنە سەر قەبرەکانیان و شاخە گوڵ بەرن لەوێ دای بنێن ئەوە خەڵکی سنە ئەوە دەکات بەڵام بە نیسبەتی هاتنی ڕئیسیەوە باوەڕی من چەند هەدەف لە پێشپای خۆیانە یەکێکی ئەوەیە کە بیانەوێ نیشانی بدەن کوردستانێک کە دەست پێ شکەری خەباتی ژن ژیان ئازادی بوو ئەو ڕۆکە ئەمنیەتی هەیە و ئەوە سەر و کۆمار دەچێت بۆ وەستانە هەموو کەس دەزانێت کە هاتنی کەسانی وەکو ڕئیسی وەکو خامنەی کە یا پێش ئەو کەسانێکی تر کە هاتوون لە ناو چ تەدابیرێکی قورسی ئەمنیەتیە بەڕێوە دەچێت چۆن ئەو دەوروبەری ماڵ و ئەگەر لە هۆتێل بێ یا لە مەقڕی سپاو یا لەو شوێنانەی خۆیان بێ طبعا هۆتێل ناچن شوێنای خۆیان دەچن لەو شوێنانەیە چۆن هەموو گەڕەکەکە چۆڵ دەکەن چۆن پێشتر تەواوی شەقامەکان تەواوی شوێنەکان و بۆ بەیانی زۆر زۆر شەدیدتر لە جارەکانی پێشویش ئەوەی ڕئیسی دەهێن بۆی ئەوان دەیانێوان نیشان بدەن ئەم ئوستانە کە دەست پێشکەری خەباتی خەڵکی ئێران لێکێ لە شارەکانی واتە سەقز بوو وەسنە گوڵی سەرتۆپی ئەو خەبات و ناڕەزایەتیانە بوو ئەمینە ئەمنیەت لێرە بەرقەرارە ئەوە جەنابی سەرۆکۆمار تەشریفی نامەبارەکی هاتووە ئەوە فیلم و ئەم بەرەوبەریش دێنن و مۆنتاژی دەکەنەوە نیشانی دەدەن ئەوانە دەخەنەوە سەریەک و وایە لەشکرە میلیۆنی ئومەدێ بە عشقی ڕەحبەر ئومەدی ئەوش دەڵێن ئەمە یەکێ لەو هەدەفانەیانە و ئەوە درۆیەکە کە لە ئێستەوە خەڵکی سنە خەڵکی سەقز خەڵکی شارەکانی کوردستان و خەڵکی ئێرانیش باوەڕ بەوە ناکەن کە ئەوە لە کوردستانە ئەمنیەتی لە 100% بۆ جمهوری ئیسلامی هەیە و ڕئیسی هاتووە بۆ ئێرە ئەمە خاڵێکە کە بۆ ئەم چاواشەکاری و بۆ نیشاندانی ئەمنیەتە خاڵێکی دیکە بە باوەڕی من بۆ ئەوەیە کە ورەی هێزەکانی خۆیانی پێبەرنەسەرەوە ئێمە ببوورە ئاگدارین کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی ڕابردوودا لە کۆمەڵێک لە شارەکانی کوردستان هەم لە سنە لە کامیاران لە ڕەوانسەر لە پیرانشار کۆمەڵێک لەو خۆفرۆش و بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی هاتنە سەر فیلمیان لە خۆیان گرت لە بەردەمی خۆیانە قورئانێکیان دانا دەستیان پێدادا وتیان ئێمە لە سەرکوتی خەڵکی کوردستانە بەشدار نەبووین ئێمە لە ئێستا بەو لاوەنین ڕێگای خۆمان لە ڕێگای جمهوری ئیسلامی جیا دەکەینەوە جمهوری ئیسلامی هەر لەو شاری سنەیە کۆمەڵێک لەو بەکرێگیراوانەی کە تەقەیان لە خەڵک کردووە و بۆ خەڵکی ئەو شارە ناسراون مزدورهایەکن کە تعدادێکیان لە ساڵی 58 و 59 خۆفرۆشیەکەن ژن و مناڵەکانیان لە شاری سنە ڕاگوێستووە بردویان نەتە دەرەوەی کوردستان بردویانتە شوێنهایەکی دیکە کە لەلایەن سپا و نیروهای ئەمنیەتی و ئیتلاعاتیەوە دەپارێزرێن بۆیە جمهوری ئیسلامی دەیەوێت ڕۆحیە بدا بەوانە هاتنی ڕئیسی بۆ ئەوەیە کە بە دارودەستەی بەسیج بە دارودەستەی سپای پاسداران بە ئاخوندەکانی سەر بە خۆیان بە عواملی ئیتلاعاتی بڵێ نگەران مەبن ئەو چەند ڕۆژە دەگوزەرێ و بە معنایەک ئەوان تەقویەتی ڕۆحیە بکات کەەوە نیە سەر و کۆمار هاتووە بۆ ناومان ئەوە نیە ئەمنیەتەیە ئەوە نیە لەوانەیە شتێکی لێنێت و بە خێر و سلامەتیش بگەڕێتەوە دەیانەوێت ئەوەش خاڵێکی دیکەیە کە بە باوەڕی من ئەوان تاقیب یەکەن لەسەر بەشی ئاخری پرسیارەکەتان چکردن یا دەبێت چی بکرێ من لام وایە ئەم جەلادە کە دێت حەقوا هەیە یەک نەفەر سنەیی بە زۆریش بێ بە ئیجبار بێت بە هەر تەرفەندێک کە بیانەوە بەکاری بەرن دەبێت نەچین ئێستەقباڵی وەختێکە شارێکی وەکو سنە مانگرتنی گشتی دەکات و هەلەوەر پەری لێنادات
ئایکون ناتوانین بەیانی هەر بە ئەتراز بە هاتنی ئەم تاوانبارە بڵێن مانگرتی گشتی لە ماڵەکانمان ناینە دەرەوە، دوکانەکان ناکەینەوە، سەرکار ناچین، بانکەکان تحتێلە، ئیدارەکان تحتێڵە، مەدرسە و دانیشگا تحتێڵە. ئەوە ڕێگاکەی ئەوەیە، ڕێگاکەی ئەوەی یەک بایکۆتی عمومی هەتاکوونی ئەم جەلادە لەوەیە دەبێت لە شاری سنەدا ڕابگەیەندرێت و بڵێن خەڵکی سنە بڵێن کە ئێمە بەیانی پێشوازی لەم جەلادە ناکەن. معلومە خۆوان وتم تعدادێک بەکرێ گیرا و هەردەبەنە دەوروبەری، بەڵام با خۆیان لیان حاڵی بێ ئەوە مزدورەکانی خۆیانن. هەرە ڕۆژانە بۆ ڕۆژی بەسیز لە شوێنێکا کۆمەڵێک منداڵیان هێنابوو لەگەڵ تعدادێکە من فیلمەکەیم چاو لێ کرد باوەڕم پێ بکە گشتی بە 1000 نەفەر ناگەیشت. کابرا شعاری دەدا ئەم هەموو لەشکرە هاتووە بە خۆشەویستی ڕەهبەر هاتووە، کام لەشکر کام هێز، ئەوش مناڵە بەسیجی و مناڵە خۆفرۆش و مناڵە پاسدارن کە لە شارەکانی دیکەوە هاتوون و عایلەکانیان لێ بوون، نە بەسیجێک بوو نە هێزێک بوو، هەمووی ئەوانە. جا بۆ یەکان من پێما بێ باشترین و شایستەترین جواب بەم بەکرێ گیراوانە ئەوەیە کە خەڵکی کوردستان، خەڵکی شاری سنە سبحەینێ بایکۆتی حزوری ڕئیسی بکەن بۆ ئەو شوێنەی کە ئاوی تێدا افتتاحەکە کەس نەچێ لە ماڵەکان نەینە دەرەوە تا ملی دەشکێنێت و دەڕوات. ئەگەر ئەوە بوو دوای دوکان و بازارشکێنەوە زۆر ئاساییە، بەڵام لەو فاصلەدا کە ئەو لەوەیە من پێما بێ باشترین پێشوازی لەو بایکۆتە، لەواقعدا نفرەتە، ئەوە کۆدەنگی دروستەکە، هاوخەباتیمان بەهێزەکە، دڵسۆزی و دڵگەرمی بۆ دوا ڕۆژی مبارزەکەمان دروستەکە و هێزی جمهوری ئیسلامی کە قەرارە تەقویەتی ڕۆحیە بن بەیانی بە هاتنی ڕئیسی تەزعیفی ڕۆحیە بن و ئەوە خاڵێکی گرینگە بۆ دوا ڕۆژی ئەو خەباتە. بۆیە من داوام لە خەڵکی قارەمانی شاری سنە ئەوەیە بەیانی بە هیچ جۆرێک ئەگەر تا ئەو لەوێ هەیە مەراسمەکان نەچن کەەوە تەبیعیە لە هاتنی لە فرودگا و لە کوێ لێوە کەس دەچێت بە پێشوازگار خۆیان بن، ئەگەر کرا بە ئەتراز بە کوشتارەکانیشیان پاسنە لە مانگرتنی گشتیدا بێ بەیانی و ڕای بگەێنین ئێمە بەیانی بە ئەتراز بەم تاوانبار و جەلادە تاکوونە لێرە مانەگرین و نەفرەتمان لە خۆی و لە دەوڵەتەکەی و لە داگیرکەرەکانی هەیە. هەڵ فعالینی مەدەنی بۆ خۆیان فعالینی ئەو بزوتنەوە باشتر دەزانن کە چی بکەن، بەڵام ڕێکار زۆرە بۆ بەرپەرزدانەوەی ئەو حزورەوە بۆ ئەو ئەهدافانش کە ئەو هەیەی کە من دڵنیام لە ئێستەوە ئەو سەفەرێکی شکست خواردووە و هەر سبحەینێش ئێمە هەواڵەکانی دەبیسین. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. هەرو کاتێکی ئێوە قسەتانە کرد پەیامێکمان بۆ هاتوو کە نەزەری ئێوە لەسەر هاتنی ڕئیسی چییە بۆ کوردستانەوە بوو کە خۆتان وەڵامتان داوە. باستان لەوە کە گەڕانەوەی ئەو بەکرگیراوانەی بۆ ناو خەڵک ڕەوشی ئوسوڵی و بەرخوردی مناسب لەگەڵ ئەمانە بێ چۆن بێ بەڕای ئێوە؟ من لام وایە ئەمانە کەسانی جۆرا و جۆرن، کەسانێکیان هەیە بەڕاستی فریویان خواردووە، کەسانێکیان هەیە لە ڕووی فەقیری و بێدەرەکانی و ئەوانە و ڕویان کردوتەوە. من ناڵێم هەر فەقیرێکەوە دەکات، ئێمە بە ملیێنان خەڵکی فەقیری شەرافەتمەندمان هەیە کە سەریان لە هەموو کێوەکان بەرزترە، پێڵاوەکانی ئەوان لەسەر سەرەوەی خامنەیی و هەموو جەلادەکانی جمهوری ئیسلامیە. بۆ یەکان مەبەستم ئەوە نییە، بەستم کەسانێکە کە لە ڕووی توانایی فکریەوە لە ڕووی توانایی مادیەوە زەعیف بوون، زەعفیان لە خۆیان نیشان داوە و لەو هەژاری بێدەرەتانیەیە وعدەی هەندێک پوڵ و پارە و ئیمکانات و مناڵیان لە دانیشگایە لە خوێندنە ئیمکاناتی زیاتریان پێدەن، شتایکی لەو نەوعانە بووە. بۆیە دەبێت لە بینی ئەوانەدا جیاوازی دابنین. کەسانیان هەیە کە قەتڵیان کردووە، خەڵکیان کوشتووە. هەر لە شاری سنەدا چەند ناوێکن خەڵک هەمویان دەیانناسن لە فەلسفە و نازانم کێوە تاکوون ئێستا لەو شارەدا هەزاران جنایەتیان کردووە لەوێ لە شارەکانی دیکە و خەڵک داغ لە دڵن لەم قاتڵ و تاوان بارانە. بۆ یەکان دەبێت حسابی ئەوانە لە یەک جیاکەینەوە. ئەوانەی کە ڕازگۆیانە داوای بەخششەکەن، داوای عەفوەکەن، داوای لێبوردن لە خەڵکی کوردستان و هەرکام لە شارەکانەکەن، من پێمان دەبێت بە دڵێکی ئاوەڵە و لەگەڵیان بەرخورد بکرێت، دەبێت ئیجازەیان پێ بدرێ ژیانێکی ئاسایی بکەن، بەڵام ئەوان ڕازگۆ بن بۆ فێڵ و تەڵەکە نەبێ بێنە ناو خەڵکەوە مەسەلەن عەکس لە ناڕەزایەتیەکان تەزاوراتەکان ئەوانەمان بگرن. ئەو بەشیان کە دەبێت لیان قبوڵ بکرێت، بەشێکی تریان کە تا ئاخر لەحزە لەگەڵ جمهوری ئیسلامین، من پێما بێ ئەوان سەرنوشتی خۆیانیان بە سەرنوشتی جمهوری ئیسلامی وەگرێدا. ئەوە لە دوا ڕۆژی مەرگی جمهوری ئیسلامیدا ئەوانیش مەرگی خۆیانی تێدا دەبینن و کەسانێکیش هەن کە تاوانبارن ئەوانە تەبعاً دەبێت لە دادگاهەیەکی خەڵکییان محاکەمە بکرێت، لە شوراکانی گەڕک، دادگاهای محەلی، حەقی تەنانەت وەکیلیان ببێ، هەمووی ئەوانە دەبێ بکرێت. و خەڵکی تر ئەوەیە ئێمە هەر کامێکمان ڕێی خۆمان و نابێ ببین بە قازی، نابێ هەر کەسێ لە ڕێگای خۆی و قەزاوت بکە. ئێمە چەند مەورد بووە ئەو بەینانە تعدادێ ناویان
زڕان طبعا کەسی زۆر خراپی تێدا بوو ئەوە تەبیعی بوو حەقیش بوو خەڵک بزان ئەوانەی چێن ئەوانەی کە تەقە لە خەڵکەکەن بەڵێ ناوەکانیان بڵاو کردێتەوە ئەوانەی کە مناڵی خەڵک کوژن و شایەت هەیە لە سەریان ئەوانە دەبێت خەڵک بیان ناسێت کە ئەمانە قاتڵ و خوێن ڕێژن بەڵام مەواردێک بوو کە کەسی بێتاوانیشی تێکەوت بوو و ئێمە لە کاناڵی تەلەڤیزیۆنەوە یا لە ڕاگەیاندنەکانی خۆمانە حرمەتی کەسەکان ڕاگرین تاکو لە گوناحەکەی سابتە بێت ئەوەیش ئەرچی هەر کەسێک نییە لە ڕێگای خۆی کام لە ئێمە نابێ قازی بین و قەزاوت بکەین بەڵکو دەبێ ئەمە بە عەقڵی جەمعیمان بسپێرین بە خەڵکی ئاگاه لەو بابەتەوە معلوماتیان لەسەر کۆکەینەوە شتەکانمان مستەنەد بێت ئەسنادمان ببێت بەڵگەمان ببێ هەمووی ئەوانەمان ببێ ئەمانە بە دڵنیاییەوە لە دوا ڕۆژە لە دادگاکانی خەڵکیدا دەبێ ئەمانە محاکەمە بکرێن بۆیە من لام وایە دەبێ ئەو دەستەبەندیە و ئەو دقەتەمان ببێ و ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە و بەنیازی گەڕانەوە دەبێ استقباڵیان لێ بکرێت دەبێت چەک و چۆڵەکانیشیان تەنانەت تەحویلی خەڵک بدەن تەحویلی جمهوری ئیسلامی ئەگەر توانیان نەدەنەوە یا لەو سەرکوتانەدا بەشدار نەبن لە ماڵەکانیان نەدانیشن دەبێت وەختێک کە داوای زەمانەتیان کرد زەمانەتیان پێ بدرێت کە تعرض ناکرێتە سەریان بۆ ئەوەی بۆ کەسانێکی دیکەش ئەوانە ببن بە ئۆلگو و هەتاکوونێ هەڵوەرین لە ڕیزەکانی جمهوری ئیسلامیدا لە سپا لە ئیتلاعات لە بەسیج لە ئەرتەش لە هەمووی ئەوانە زۆرتر بێ بە قازانجمانە ئێستا تەنیا حربە تەنیا ئەسلحەیە کە بەدەست جمهوری ئیسلامیەوە بۆ سەرکوتی ئەو ناڕەزایەتیانەمان ماوەتەوە هێزی چەکدارە بۆیە بە هەر نەوعێک کە بۆمان دەکرێت دەبێت هێزی چەکداری لێ تەزعیف بکەین دەبێت ڕێنوێنیان پێ بدەین دەبێت ئەمنیەتیان پێ بدەین دەبێت بڵێن بگەڕێن ناو داوێنی ئەو خەڵکی ئەو شارە نسبەیە بۆ کوێ دەچی ئەوە بەعسی عێراقمان لەبەر چاوەیتر لە هەرێمی کوردستانە نزیکەی 200-300 هەزار چەکدار بوو لە عەرزی چەند ڕۆژە هەموویان خۆیان تەحویلی خەڵک و شوراکان و هێزی پێشمەرگەدا و خەڵکیش گوزەشتیان لێکرێت تا بۆیەکانە من لام وایە دەبێت ئەو شێوەیە دروستەکە جیایان کەینەوە بزانین بۆچی ئەو کارانیان کردووە و ئەوانەیان کە ڕازگۆیانە تەلەبی بەخشش دەکەن لەو خەڵکە دەبێت بیان بەخشن بەڵێ زۆر سپاس کاک حەسەن پرسیارێکمان بۆ هاتووە کاتی بەرنامەکەیشمان 5 دقیقە ماوە پرسیاری کردوە جێگەوشێنی کوردستان لەم شۆڕشەدا ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن من پێم وابێ جێگەوشوێنی کوردستان لەم شۆڕشەدا لە تۆپە لە سەرەوەیە ئەم شۆڕشە دروشمەکەی لە کوردستانەوە هات ئەم شۆڕشە لە کوردستانەوە دەستی پێکرد ئەم شۆڕشە شانازی بەوە دەکات کە کوردستان 43 ساڵە سەری بۆ جمهوری ئیسلامی دانەوەاندووە لە خۆران نییە وەختی خۆشی من لە بیر مەساڵەکانی 59 ئیراندا کوردستان میکنیم و ئەوڕۆکە دەڵێن کوردستان چەشم و چراغی ئیران بۆ یەکانێ کوردستانێک کە هێزی چەپ نفوزی اجتماعی تێدا هەیە کوردستانێک کە بەرابەری ژن و پیا و تێدا دەڵێن بە یاسای جمهوری ئیسلامی نا بە یاسایەکی دموکراتیک لە بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی جەماوەریدا لە بەیاننامەی خەڵکی زەحمەتکێشی کوردستاندا کە ئەوانە بەشێکی بۆ بە مێشک و زێنی ئەو خەڵکە و بۆ بە نمونە بۆیان لە ناو خانەوادەکانیان و لە ئیدارات و لەم لاولای ئەوانە چەسپاوە کوردستانێکی دموکراتیک و سەربەرزە کوردستانێکە کە دین لە دەوڵەت جیا دەکرێتەوە تێدا دین دەبێت بە ئەمری خصوصی سیاست دەبێت بە ئەمرێکی هەمەگانی کوردستانێکە کە ژن نەتەنیا لێرە بۆ یەکەم جار لەناو حزبی سیاسیدا کە کۆمەڵە بوو لە ئاستێکی جەماوەریدا هاتن و خەباتی پێشمەرگانەیان دەست پێ کرد بۆ یەکەم جار هەر لەو جەریانەدا سەرکردایەتی سیاسی لەناو حزبەکەیدا ژن بەشێکی پێکهێنا لە مەسئولیەتای گەورەدا قەراریان کرد ئەو تاریخە درەوشاوەی هەیە کە لە بزوتنەوەی سەرتاسەری دیفاعی کردووە ئەوەڵی مانگیمەیەکانی تێدایە هەشتی مارسەکانی تێدایە ڕۆژی کودەکی تێدایە بەدەیان و سەدان و دەتوانن بڵێن هەزاران چهرەی خۆشناوی تێدایە کە ئەمانە ئەتباری ئیجتماعی ئەمانە گوڵی سەرتۆپی ئەو حرەکەت و بزوتنەوەن لە شارەکانە فعالی کاریگەری لە کوردستانە لە دەرەوەی کوردستان و لەم شوێن و لەو شوێن دەیناسرێ فعالی ژینگە پارێزی وە وەیەکانێ کوردستان بە باوەڕی من بۆ دواڕۆژی دەبێ بە ئۆلگو طبعا خۆ قسە من ئەوە نییە کەشتی کۆنەپەرستانیش هەیە لەم منتەقەیشا بەڵام ئەو هێزێکە کە بە یەک معنا هێژمۆنیەکەی خۆی ڕەهبەریەکەی خۆی لە باری معنەویەوە بەسەر ئەو کۆمەلگایەدا سەپاندووە شعاری ژن ژیان ئازادی شعارێکی چەپە شعارێکی ساڵهای ساڵە کۆمۆنیستەکان بۆ بەرابەری ژن و پیا و خەبات دەکەن بۆ ژیانێکی مرۆڤانە و ئینسانی و ژینگەیەکی پاک و خاوێن مبارزاکەن بۆ ئازادی کە بارها وتومانە لە نانی شەو پێویسترە بۆ هەمومان بۆ درشمگەلێکی تری وەکو ئازادی و بەرابەری و حکوومەتی کاریگەری لە کوردستانەوە ئەمانەیش هاتوون بۆ شعاری نان کار ئازادی لێرە بەرزکرایەوە ئەگەر ساڵی 57 لە
هاران و شوێنەکانی دیکە دەوترا. بۆیە من پێم وابێ کوردستان پێشتازە و یەکێ لە هۆکارەکانیشی بە نەزەری من حزوری کۆمۆنیستەکان، حزوری سوسیالیستەکان چالاکی ڕێکخراوێکی تۆکمەی سیاسی بە بیر و باوەڕی وەکو کۆمەڵەیە کە ئەو بزوتنەوەی تا ئێرە هێناوە ڕەهبەری کردووە بە خەڵکی کوردستان ئیتمینانیان پێ بێ هەزارێکیکە لەو تون پیسە تاریخیەکانە عبوری پێدا ئیسلاحات هات، خاتەمی هات، ڕۆحانی هات، هەمووی ئەوانە هاتن وتی فری ئەوانە مەخۆن ئەوانە درۆیە هیچمان بۆ ناکات ماسی دیاریکردنی چارە نووسیش. بەداخەوە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێم خۆش و زیاتر لەسەر مەسایل قسەکەین بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکە تەواو بوو ئەگەر بکرێ لە بەرنمەیەکی ترە حتمما لەسەر ئەم مۆزوعاتە قسە بکەین. زۆر سپاس کە ئامادە بوون و سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوە هاوکارانتان و بۆ بینەرانی بەڕێزیشتان و شەوێکی شادتان بێت. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ماڵاوە.